هاوکات لەگەڵ هێرشە ئاسمانیە بەربڵاوەکەی تورکیا بۆ سەر بنکە و بارگای پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە هەرێمی کوردستان و هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە لە ڕۆژاوای کوردستان جارێکی تر سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی بە هەمان پاساوی بەرگری لە خۆکردن بە موشک و درۆنی بۆمب ڕێژکرا و هێرشی کردەوە سەر بنکە و بارگاکانی حیزبی دیموکرات و کۆمەڵە لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی. مێژووی کورد و کوردستانی پارچە پارچەکراوی دوای جەنگی جیهانی یەکەم و چەوساندنەوەی لەلایەن حکومەتە ناوەندیەکانەوە هەمیشە سنوورەکانی ئەو وڵاتانی کردووەتە گۆڕەپانی ململانێ ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتانە و زۆر جاریش لە پێناوی دامرکاندنەوەی شۆڕشەکانیان سازشی گەورە لە نێوان ئەو وڵاتانەدا کراوە. بۆ نمونە ڕێکەوتنی 6 ئازاری 1975 عێراق و ئێران و ڕێکەوتنی 1985 عێراق و تورکیا بۆ ڕاوەدونانی ئۆپۆزیسیۆنی کوردستانی لە قوڵایی خاکی یەکتردا نیشانەی کۆدەنگیانە لەسەر پێنەدانی مافە سیاسی و مەدەنیەکانی ئەم پێکهاتە گرنگەی خۆرهەڵاتی ناوەڕاست. پاساوی هەریەکە لە تورکیا و ئێران مادەی 50 کارنامەی نەتەوەیەگرتوەکانە کە مافی بەرگری لە خۆکردن دەداتە ئەو وڵاتانی کە لە دەرەوەی سنوورەکانەوە ئاسایشیان دەخرێتە مەترسیەوە. بۆیە بوونی کامپی سەربازی هەریەکە لە پارتی کرێکارانی کوردستان و پارتە کوردیەکانی خۆرهەڵات هەمیشە پاساوی ئەو هێرشانە بوون بۆ سەرهەرێمی کوردستان و تێکدانی ژیانی هاوڵاتیانی ناوچە سنووریەکان. هەرچەندە پارتە کوردیەکانی خۆرهەڵات سەرەڕای هێشتنەوەی بابەتی بەردەوامی خەباتی چەکدارانیان بەڵام تا ڕادەیەکی گونجاو خۆیان لەوە پاراستووە سەروەری هەرێم و یاساکانی ببەزێنن. بەڵام ڕووداوەکانی ئەم دوایەی ناوخۆی ئێران بەگشتی و شارەکانی کوردستان بە تایبەتی جارێکی تر ئەو بیانوەی داوەتەوە دەستی بەرپرسانی تاران کە بوونی ئەو پارتە چەکدارانە بکەنە پاساوی هێرشەکانیان. بەهۆی گوشارەکانی ئێران و لایەنگرانی لە بەغدا لە ئەیلولی 2013دا کەمپی سەربازی ئەشرەفی ڕێکخراوی مجاهیدینی خەڵق لە عێراق داخرا و ئەندامانیان نێردران بۆ کەمپێکی دیکەی داخراو لە نزیکی تیرانای پایتەختی ئەلبانیا. بۆیە چەندین ساڵە ئێران گوشاری بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامە بۆ کۆتاییێنان بەو کەمپانەی ئۆپۆزیسیۆنی کوردی و پاساوەکانیشی هەمان ئاسایشی وڵاتەکەیەتی. پێناچێت ئەمریکا و هاوپەیمانان لە بەرامبەر پاساوەکان ئێران و تورکیا داجگە لە ئیدانی دیپلۆماسی و داوای چارەسەرکردنی کێشەکان بە دیالۆگ هەڵوێستی دیکەیان هەبێت. هەروەکو لە 2 دەی ڕابردوودا ئەو جۆرە هێرشانە و بە هەمان شێوەش ئەو ناڕەزای و ئیدانانە بەردەوام بوون.